لە جیهانی هاوچەرخدا سەوزایی تەنیا وەک جوانی نابینرێت، بەڵکو پێوەرێکی سەرەکیە بۆ کوالێتی ژیان و پاراستنی تەندروستی مرۆڤ. بەپێی ستانداردا نێودەوڵەتیەکان دەبێت ڕێژەی سەوزایی لە هەر شارێکدا 105 کەمتر نەبێت بۆ ئەوەی ژینگەیەکی شیاو بۆ ژیان هەبێت. بەڵام لە شاری سۆران کە ناوچەیەکی کوێستانی دەوڵەمەندە بە سەرچاوەکانی ئاو ڕاستیەکی تاڵ بەدی دەکرێت. ئامارەکان دەڵێن ڕێژەی سەوزایی لەم شارە تەنیا لە نێوان 103 بۆ 105 دایە کە بە بڕوای شارەزایان زەنگێکی مەترسیدارە بۆ ژینگە و تەندروستی. لە ئیدارەی سەربەخۆی سۆران بەبوونی ناوچەی شاخاوی و هەروەها بەبوونی ئەو جیانێکی دەوری سۆرانیانداوە ڕێژە سەوزایی ئەو سروشێک کە خوا گەورە بێمە بەخشیەوە تەڕادێکی زۆر باشە. بەڵام ئەو سروشێکە لە ناو شارەکاندا هەیە بەداخەوە هەتا ئێستا نەگەیشتوتە نیوەی ستانداردی جیهانی، چونکە لە بەپێی ستانداردی جیهانی هەر شاری دەبێت کە بۆ عێراقیش دیاری کراوە بە هەرێمی کوردستانیش نابێت لە ڕێژەکە لە 25% کەمتر بیتن. ئەبین ئیدارەی سەربەخۆی سۆران بە تایبەتی قەزای ناوەندی سۆران ڕێژەکە لە نێوان 3 بۆ 5%. ئەم دۆخە دژوارە دەرەنجامی ڕاستەوخۆی شکستی پلاندانانی شارەوانیە. لە ساڵانی ڕابردوو لە بڕی ئەوەی زەویە استراتیژیەکان بکرێنە پارچی گشتی، کراونەتە شوێنی نیشتەجێبوون و خراونەتە خزمەت بەرژەوەندی کەسی. هیچ گرنگی لە بواری ژینگەوە بە ئیدارەی سەربەخۆی سۆران نەدرا، نە لە بواری پارک کە دەبوایە یەک دوو پارکی ناشناڵی گەورە لەو سنوورەی کراباوە بۆ ئەوەی ئیسیفادەی لە ئەوەی هەبێت. پێویستە ڕێژەی ستانداردی سەوزایی لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران لە بینی 125 تاوەکو 130 بیت. دەبێت لە ناو شارەکان لە ناو گەڕەکەکان گرنگی یاخود کەمەربەندی سەوزایی بە دەوری شارەکەدا دروست بکرێت، لەبەر ئەوەی ڕێبگری لێکرێت لە هاتنە ناوەوەی ئەو تەپ و تۆز و ڕێگری بکرێت ناو ئەو نەخۆشیانەی کە ڕوو لەو شارە دەکەن. بەڕاستی ئیدارەی سەربەخۆی سۆران نەیتوانە ئیستیفادە لەو ڕووبارەی بکە کە ڕووبارەکە لە عاجۆمەرانەوە لە منطقەی باڵەکایەتی کۆ ئەبیتۆ دێ بێدادێت دەڕوا تازەی گەورە دەڕوا، یعنی نەیانتوانێت ئەو ئاوەی ئیستیفادەی لێ بکەن. بەڕاستی بەداخەوە ینی ئاو بنەمای سەرەکی گەشەی ڕووبەرە سەوزاییەکانە. سۆران گەرچی ئاو و هەوایەکی سازگاری هەیە و یەکێکە لەو شارە دەگمەنانەی خاوەن سەرچاوەیەکی دەوڵەمەندی ئاوە، بەڵام وەک پێویست و لە سامانە سروشتیەکەی وەرنەگیراوە بۆ جوانکردن و زیادکردنی ڕێژەی سەوزایی لە ناو شاردا. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.